ئەم کاتە و هەموو کاتێکتان باش دۆستان ئازیزان خۆشحاڵین ئەم جارش بە یەک شاد بووینەوە لە پێگەکەی خۆتان لە پلاتفۆرمی فیلمسازان. ئازیزان هەر جارە و ئێمە هەوڵە دەین کەسێکی ئازیزمان بانگێشتکەین، کەسێک لە فیلمسازان کە ئەزمون و یان شارەزایی و یان پسپۆری لە بوارێکە هەبێت لە بوارەکان بۆ ئەوەی ئێمە هەمومان لێی سوودمەند بین. ئەم جارش یەکێک لەو ئازیزانە کە ئەزمونێکی سربەخۆی خۆی هەیە لەگەڵ پێکێنانی فستیڤاڵ و زۆرێک لە فیلمە کوردیەکانی بانگێشت کردووە و بەشداری پێکردوون لە فستیڤاڵەکەی لای خۆی و ئەلبەتە وا خۆشتریشە کە لەگەڵ ئەویش لەگەڵ ئەو ئازیزەمانە ئەم شەو بزانین کێشە و پێداویستی و زەرورەتی فستیڤاڵ بۆ فیلمی کوردی چییە و لە کۆبێ باشترە وە چیتر و چیتر ئیتر هەوڵە دەین بە هەمومان ئەو پرسیارانەی کە لە لامان جەنگڵی داوە ئاراستەی بکەین و تا لێی سوودمەند بین. ئەو بەڕێزەش هاوڕێی ئازیزمان کاک ئەمیر تەهایە. کاک ئەمیرجان یاخوا بەخێربەی باندیەمان. قوربانی چاوتم کاک سەرکەوتیان، هیوادارم ببینە میوانەکی ڕەزاک سووک لەسەر ئەو بینەرانەی کە تەماشامان دەکەن بەڕێزیشت و میوانێکی نەک ڕەزا سووک هەر زۆر زۆر عەزیزیت چاوەکەمیت هەر بێوەی بیاخوا دەستخۆشیشت لێ دەکەم لە بەردەوامیت لە بەسەرکردنەوە و زانینی زۆرتر و بڵاوکردنەوەی زانینی زۆرتر کامە زۆر زارم بەخۆم زۆر بینەری بڵین وانەکانم کە زۆر شتی لێ فێر دەبین، زۆر شتیش دەبەخشین، یعنی دەواازەکی زۆر باشە کە مرۆڤ بتوانێ ڕاز و نیازی دڵی ئەو شتانی کە دەیزانی ئەو شتانەی کە دەیەوێت فێربی بیزانی. دووبارە ڕێز و خۆشەویستیم. چاوەکەمی خۆشەویستی ئێمەش هەموو لایەکمان بۆ بەڕێزدەم. کاکە میرجان، ئەم فستیڤاڵە فستیڤاڵی فیلمی کوردی ڕێ پار لە بەرلین بوو. لە بەرلین بوو یان هەر ئەزانم لە ئەڵمانیا بوو، بەس شارەکە بەرلین بوو. کۆلن بوو. کۆلن. بەڵێ ئەم ساڵ وا لە هەولێرە. بەڵێ بۆ پار لە کۆڵن بوو بۆ ئەم ساڵ لە هەولێرە. پرسیارێکی زۆر جوانە و بەخۆشم ئەو پرسیارم لە خۆم کردیە بەڕاستیەکەی. تاوان بە خۆمان زۆر باش دەزانین لە دوورەوە من 10 ساڵە دووری کوردستان دووری هەولێرم، بەس هەمیشە تەماشا دەکەم، دەبینم، چاودێری دەکەم، ینی بەڕاستیەکەی زۆر پێم سەیرە، ینی لە هەولێرە کە پایتەختی هەرێمی کوردستان بی زیاد لە 5 ساڵە هیچ فستیڤاڵی تێدا نەکرا. زۆر سەیرم پێدێکە لە هەولێرە کە ئەسەر ئەگە بگەڕێەوە مێژوو یەکەم فستیڤاڵ لە هەولێر کرا بەڕاستی لە پاش ڕاپەڕین یەکەم فستیڤاڵی فیلمی کوردی. ئەگەر ئاگاداربی ینی ساڵی 2004-5 ینی کۆتایی 4 و سەرەتای 5 فستیڤاڵە کرا بەناوی ئاڵای زێڕین. بەڵێ ئەمە لە دوای ڕاپەڕینەوە ئەو فستیڤاڵە کراوە؟ بەڵێ 2005 بەس لە ڕاپەڕین دوای ڕاپەڕین وا بزانم لە 92 بوو، ئەگەر 91 نەبوو بێ 92 بوو لە سلێمانی یەکێتی هونەرمەندان لقی کەرکک فستیڤاڵێکی فیلمسازی کرد لەوێ. نازم ئاگداری فستیڤاڵ بوو لە ئیتر لە سەرانسەری کوردستانی یا لە سلێمانی. جا ئەوە من دەمەوێت بگەڕێمەوە زووتریش تەبعاً ساڵی 1995 من بەبەستم بۆ ئەو زەمانە و تاریخاڵێم. بەڵێ چەند ساڵێک دوای ئەوە چەند جارێکی کە فستیڤاڵ کرایەوە. بڵێ نازم سەر هەولێر بابینە سەر هەولێر بەستم لێرە چییە؟ ینی پێش ئەوەش لە 95 من هەر خۆم فستیڤالەکەم کردە شاری ئەوە لە هاوینە هەواری پیرمان
وابزانم لەوێ فیلمی قەرەجش بەشداری کرد 95 نه فیلمی قەرەجمان لە بەرنامەی یانەی سینەما کاتێکە من 92 93 تا 94ش پێشکەشکاری بەرنامە یانەی سینەما بووم لە کوردستان تیV ئەلەوێ فیلمی قەرەج و وەسفێکی جوان وانەمان کرد و ئەو کات وا بزانمەگە غەڵەت نەبم کاکنیاز لە تیف ئەوانەشی لێ بوو ئێستاش کە فیلمەکەت ناردیە بەڕاستی دەتوانین دوایە دەردەشە و قسەشی لەسەر بکەین جا بەس ئەمن مەبەستم شتەکە یانێت و لە عفوکە پچڕیمی لەوێ بەڵێ ئاسایی جا ئەمە شارێکی وەکو هەولێر نازانێت لە بەرچە فیستیڤالی لێ نەکرێت لە بەرچی مەسەلەن کەسانێک خەمخۆری ناکەن لە بۆ سازدانی فستیڤالی فیلمی کوردی ینی کە ئەو لەوێ هەڵقوڵا ینی بەڕێوەبەرایەتی سینەما دروست بوو هەر لە هەولێر دروست بوو ینی هەموو شتێک لەوێ ڕاددەستی پێ کرد و ئێستاش هیچ ناکرێت لەوێ ینی بەڕاستی ئەمن ئەوەی زۆر پاڵمی پێوەنا ئەو بوو کە لەبەرچی لە هەولێرە فستیڤال نەکرێت لە شارەکانی کە دەکرێ و بودجەی زۆر 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 گەورە شتەرخان دەکرێ و دەستیشان واڵایە و یعنی لە هەموو بوارێک دەستیان واڵایە کار دەکەن و ئیش دەکەن تەنها لە هەولێرە نەبێت جا ئەمن بەڕاستیەکەی بیرم لەوەی کە دەگوتم باشە بە ئەو جاریان لە هەولێر بکەین لە کاتێکیشدا من بەڕاستیەکەی لەگەڵ وڵاتی فنلەندا قسەم کرده بوو بڕیار بوو ئەو ساڵە لە فنلەندا بیکەین بەڵام نەڕەخسا ڕێک نەکەتووە ئەو شتانە وئیلا لێرە قەوسێک بەبرات بی قەوسەکەم دوو فەرعە دوو ڕەگەزە یەکێکیان ئەوەیە ئەگەرم فیستیڤاڵی تۆ ئاوا بێت گەڕۆک بێ گەڕۆک هەر ساڵەی لە شارێک لە وڵاتێک بێ زۆر جوانە من ئەم پێشنیارم زۆر پێ باشە یعنیەگەرە ئەوە بیرۆکەی خۆت بێ بەڕێستان بتەوێ بەنیاز بنەمە ببێتە پرۆژەتان من زۆرم پێ باشە دەست خۆش بێ ئەمە لای منەوە لەوەی زۆر برادری کەش هەمان بۆ چوونیانە بێ بڕگەی دووەمی بۆ چوونەکەی من لە چەندوانەی پێشووە تا لەوانەی پێشوو لەگەڵ کاگرزگاربایی لەسەر بەرهەمهێنان و پێشووتریش خۆم لە مەسلەی مایکرۆ بەجەت کەمترین تێچوو هەر باسی ئەمەم کرد ئێمەی فلیم سازان کێشەمان ئەوەیە تا ئێستا بۆ سینەمای کوردی ئەلبەتە فیستیڤاڵی شەرەواگرێتەوە چاوەڕێین لایەنێک حکوومەت وەزارەتی ڕۆژنبیری دەستگیرۆییمان بکە و بیکەین هەتا ئەو دەستگیرۆیینەکە نایکەین ئینجا ئەلێرەوە دوایی من پرسیارێکم دێتە سەر ئەوەی کەو پرسیارەت لێ بکەم ئەو تێچووە چییە وا تۆ خۆت لە قەرەی فستیڤاڵێکی وا گەورە دەیت و لە هەولێر برادران لێ ئەترسن ناوێرن بیکەن ئەوە لە هەموو شارەکان لێ دەترسن بیکەن بەڕاستیەکەی ینی ئەمە بۆ نمونە ئەڵێ برادرانی فیلم سازانی هەولێر تریش بەڵێ دینی سەر ئەو لایەنەش بەڕاستیەکەی یعنی باسی ئەوەت کرد کە لە بەرچی لێ دەترسن کە بیکەن ئەو بودجە گەورەیە لەکوێ یعنی لە بەرچی چاوەڕێی لایەنێک بکەن کە یارمەتیان بدە خۆی کاک سەرکەوتجان بەڕێزت لە ئەمریکا ژیایی لە وڵاتان ژیای خۆ لە هەموو دنیا دائیرەی سینەما هەیە دائیرەی شانۆ هەیە یارمەتی دەدا بودجە دەدا شتێک پێشکەش دەکەی پارەت دەدا ئەتیادیە ینی ئەوە لە هەموو دنیا هەیە ینی خۆ لە ئێمە شتێکی ئەوە نییە ینی بڵێ سەر سوڕهێنەر بیکە لایەنی پەیوەندداری یارمەتی بدە ئەدیکاری وەزارەتی ڕۆشنبیری چیە بۆ نمونە یان دەستگا هەیە یان ڕێکخرا و سنتەر و شتی وا هەیەتوانن ئەوە بکەن ینی دەعم بکەن بەڵام ئەمن ڕاستیەکەی باوەڕ بکە تا ئێستا ینی لە دەرگای کەسم نەدایە بەڕاستیەکەی بەنیازیش نیمە بەڕاستیەکەی هەنگاوێک کە من زانیتە قولابێکە هاویشتم قولابەکەم هاویشت ینی دەسەڵات ئاگای لێە لە بۆ نمونە وەزارەت ئاگای لێە حکوومەت ئاگای لێە سندیکە ئاگای لێە بۆ نمونە ینی با ئەوانش خەمی لێ بخۆن نەک هەر لە هەولێرە خەمی لێ بخۆن با لە هەموو شارەکان خەمی لێ بخۆن با فستیڤال ساڵانە بکرێ ئەدی بە چ بزانین لەو شارەی توانای فلمسازی چییە لەو شارەی چەند دەرهێنەری نوێ چەند کامیرەمانی نوێ چ فیلمێک لەو شارەی باشترینە ئەگەر ئەمن هەنگاوەک ناوێم بانجی فیلمەکان نەکەم پیشانیان نەدەم
جورئەتێک نەدەمە دەرهێنەرەکان کە فیلمەکانیان بڵاو بکەن ینی ڕوویان هەبی بڵێن فیلم دەکەین توانین فیلمی دووەم بکەین سێم بکەین ونیا جا ئەمن بەڕاستیەکەی بە خەمەوە دەستم پێکرد گوتم بە ئەو جاریان بیبینە هەولێرێ کە لێرە دەکرا بەڕاستی دەمتوانین لێرە بیکەین بەس ناگوتم با ئەو 5 ساڵە لەوێ نەکرایە با ئێمە هەنگاوێک باوێن هەنگاوەکەش پێم وانە شتێکی خراپبی باوەڕ دەکەم شتێکی زۆر زۆرم پێ پیرۆزە بەڵێ زۆر سوپاس شتێکە زۆر باشە تەمان ئەوەش بە یەکدەستی ناکری ینی کوردەواری وتێکی جوانمانێ دەڵێت چەپڵە بەدەستەک لێ نادرێ خۆشبەختانە بەڕێوەبەرایەتی سینەمای هەولێر ینی پەیوەندیان کرد دەستخۆشیان کرد وتیان ئەمەش لەگەڵتین بەڕێز کاک شاخەوان مستەفا وتیان من لەگەڵتم زۆریش پێم خۆشە و ئیشێکی زۆر باش دەکەی ینی وەکو دینگەک لە پشتم ڕاوەستا هەروەها سندیکای هونەرمەندان بەڕێسی وا سوعاد یونس کە سەرۆکی لقی هەولێرەیە ئەویش بە هەمان شێوە فیلم سازانی ناو سندیکا چەند برادێکی زۆر ئەزیز و تایبەتیش کە ئەوانیش وەک سەنەدەک وەک دینگەک لە پشتم ڕادەوەستن پێم خۆشە ناوی ئەوانە بهێلمەوە لە کاتی خۆی کە فستیڤالەکە دەکرێ خەڵاتی تایبەت و باوەشی تایبەتیان دەکەم ئەو کەسانە چونکە بێ بەرامبەر بێەوەی بیر لەوەی بکاتەوە کە فلس هەیە نییە پارە هەیە نییە ئەسڵەن ئامادەی خۆیان دەربڕیە کە زۆر لایەن لە ئەستۆی خۆیان دەگرن پێویستم بە پارەبی پارەشم دەدنێ هەر لە بۆ نمونە من مەسەلەن برای خۆم تەکلیفی هەموو خەڵاتەکانی کردیە و لەسەر ئەرشی خۆی ئۆزان پێرێ بوو پارەکەی ڕەوان کرد تا خەڵاتەکان ئامادە بکرێ و بگاتە هەولێر یعنی برای منە درێم لە پشتوانەوەستن مەسەلەن خێزانم دەرێت چت دەوێت بەسن ئەنگوستی لە دەوێ بیفرۆشم ینی مەبەست ئەمن ئینشاڵە پێویستم بەو بابەتانە نابی یعنی بە خۆشمان بای ئەوە توانایی جەستەییمان هەیە فکریمان هەیە مادیشمانە تا حدەک هەیە دەتوانین بیکەین دڵنیاشم هەر کارێک یعنی پارەی زۆر لە پشتی هەبوو ئەوە ڕێی خۆمە لەوانەیە برادەران کەسێک دژی من بی بەس زۆرتر دەبیتە بەربادی ئەمن ناوی لێ دەنم گەندەڵیش دەرەقەتی نایە وشێ بەرباد دەبی ینی سوء ئیستیفادە بە هەڵا بەکارهێنانی پارەکە دەکرێ و زۆر و بۆریش دەبی یعنی هەر شتێک زۆر بوو کوردەواری ئەو قسە جوانە زۆر دەڵێ بۆر دەبی نەخێر چەند کەسێکی هاوڕا چەند کەسێکی خەمخۆر چەند کەسێک کە بەڕاستی سینەمایان خۆش بوێ بەڕاستی شارەکەی خۆیان خۆش بوێ بەڕاستی دواڕۆژی فلمسازیان خۆش بوێ ئەبی دەستمان لەگەڵ دەستی یەکتری بکەین ئەبی پێکەوە ئێستا ئەو بەرنامەی کە ئێستا لەگەڵ جنابەت قسە دەکەم یەک لەو پشتگیریانەیە ئەمە پشتگیریە باز دەکەم باسی پرۆژەی خۆمان دەکەین کە ئێمە دەمانەوێت شتێکی وا بکەین شتەکەش زۆر باشیش چوویتە پێش بەڕاستیەکەی کۆمەڵی فیلمی زۆر زۆرمان هەیە کە شتی زۆر جوانیشی تێدایە فیلمی دیکەش هەیە ینی هیوادارم بتوانین بە یەکدەستی هەموو لایەکمان وەکو دەڵێن دیاریەک پێشکەشی هەولێرێ بکەین دەستەکان و خۆش بێ خۆشحاڵم کاک ئەمیرجان ئەوە مای خۆشحاڵیە کە تۆ پشت بە خۆتە بەستیت و لەگەڵ ئەوەشە کۆمەڵە کەسانێک دێن هاوکاری دەکەن ئەوە بەحقەت لە زۆربەی وڵاتان وایە هەنێ جێگە دێنە پێشەوە بۆ فیستیڤالە هەروەکو ڕێکلامێک وەکو دیعایەک بۆ خۆیان ئەلبەتە دێن بەشداری فیستیڤالەکەکەن و ئیشەکانش بەڕێوابن لەگەڵتە بۆ نمونە بڵین تەلەڤزۆنێ دێتە پێشەوە سپۆنسەری میدیایی دەکات ئەوە زۆر زۆر زەرورە و زۆر جێگە با بڵین زانکۆ هەیە دێڵێ هۆڵەکان و کۆمەڵێ ئیش چاپەمەنیەکان لەسەر ئەستۆی ئێمە ئیتر با بڵین عنی کۆمەڵێک جێگەی میدیایی هەیە یا جێگەی
فێرخوازی هەیە یا جێگەی خێرخوازی هەیە دێنەوە هاوکاریانە ئەەکەن و ئەشتوانرێت فستیڤالەکە بەڕێوە بچێت بەڵام لە هەمووی سەرەکی تر کە بەڕێستانن بەڕێستان داینەمۆی ئەو ئیشن ئەوەیان زۆر زەرورە بەنیازی ساڵێکی کە ئەسە مەسەرە نەم ساڵ وا هێن ئەیەنیتەیەن بەنیازی لە هەولێر بیکەی بەنیازی ساڵێکی کەش بگەڕێ جەیەکی وا بدۆزیتەوە پێویستی پێبێ و بۆی بەریت ڕاستیەکەی لەبەرچی نایانی یعنی ئەو ساڵ کە هەولێر زۆر پێویستی بوو بیرم لە هەولێر کردەوە بەڕاستیەکەی بە دیتم لە سلێمانی دەکرێت لە دهۆک دەکرێت لە هەندێک شاریت کەش دەکرێت گوتم بە لە هەولێر بی پێم وای بەڕێزیشت لە کەرکک خەریکی شتێکی وا دەکەن ینی ئەوەی مۆبایل و ئەو شتانە ینی ئەوەش گرنگە بۆنە ینی بەلای من لە هەر شوێنێک بکرێ قازانجە بە سینەمای کوردی قازانجە بە فلم سازان ینی چەند دەرگا بکەیەوە فلم ساز فیلمی خۆی بنێری و جورئەت پەیدا بکە فیلمی خۆی پیشان بدا هەنگاوەکی پیرۆزە دەستان خۆش بێ با بێ مەسەر پرسیارێکی کە بۆ ناوی ڕێیە فستیڤاڵی فیلمی کوردی ڕێ مەبەستە لە ڕێگایە یا ڕێ مەبەستە پێتر خۆت ڕوونکردنەوەیەک بە زۆر باشە خۆی هەر وشەی ڕێگا غەڵەتە ڕێگا دوو شەیە یەکیان ڕێزمێ لە بۆ ئاژەڵ بەکاردێک کە پێی دەگوترێ گا ینی مانگا و ئەو شتانە ڕێیەکە بەخۆی هەر ڕێ ینی تو بەتڵێ ئەو ڕێ بەو ڕێیدا دەڕۆم ڕێ نەک ڕێگایە جا کاتی خۆشی ئەمە هەڵەیەکمان کرد کاتی خۆی فیلمی ئەوەی یەڵمازگۆنای کە بە تورکی پێ دەرێن یۆڵ هەمومان کردوانە ڕێگایدا ئەو ڕێگای ڕۆیش ڕێگا بەڕاستیەکەی ئەمن ئەرکەچی دیکەم لەسەر شانێ ئەرچی زمانەوانی پێویستە هەر هەمومان خەمی زمانی کوردیمان بیت خەمی زمانەکەمان بێت لە هەموو دنیا خەمی زۆر گەورەیان زمانی خۆیانە ئێمە نەبی هەمووی لە جیاتی بەکابرا بڵین ئای چەند جوانە پێی دەڵێن واو یعنی خەریکین خۆمان دەسڕینەوە جا من فستیڤاڵی ڕێ ئەوە جاری دووەمە تەوان دەیکەین ڕێ بە چەند لەبەر چەند هۆکارێک هەڵم بژار ڕاستیەکەی ئەمە لە مێژووی سینەمای کوردیمان یەک تاکە فلم هەیە کە چوبیتە فستیڤاڵی کان کە خەڵاتی پەلکە زێڕینی خەڵاتی پەلکەدار خورمای زێڕێنی وەرگرتیە ئەویش سینەماکاری گەورەمان یەڵمازگۆنایە ئەو فیلمە ناوی ڕێیە بەڕاستیەکەی ناوم لێنا ڕێ لەبەر ئەوەی ببیتە ڕێیەک بۆ ئایندەی سینەمای کوردی جگە لەوەش سینەمای کوردی ئێستا بەڕێی من لە دووەم قۆناغیتی یعنی دەتوانین فیلم دروستکەین دەتوانین لاسایی بکەینەوە دەتوانین هەندێک شت کۆپی کەین دەتوانین ئەکتەر بین نە بەرامبەر کامیرە دەتوانین کامیرەمان بستە پشت کامیرە و دەرهێنەر و شتی لەو بابەتانە ئەوانە بەڵام پێم وایە ئەگە سولەمی مۆسیقی تەماشا بکەی دۆ ڕێ ئێمە دۆیەکەمان بڕیوە یعنی ئەومان هەیە کامیرە هەیە ئەکتەر هەیە ئەوانە پێم وایە لە ڕێین ئەمە لەبەر ئەوەش یەک لە هۆکارەکان کە ناوم لێ نایە ڕێ هەر لەبەر ئەوەیە جگە لەوەش یعنی ئێمە هەر هەمومان ڕێمان لە بەردەمە بەڕێزت ڕێت لە بەردەمە کە ئەو بەرنامەیە دەکەی ئەوانەیە دەکەی کاک سۆرانی گوڵ کە کۆمنتێکی نووسیا ئەو ڕێی لە بەردەمە کە فیلمێکی دیکەی نوێ دروست بکە هەمومان ڕێمان لە بەردەمە ڕێیەکە دەڕوە جگە لەوەش هۆکارێکی دیکەش تەبعاً یعنی من لە بەرچی بێم فستیڤاڵێکی فیلمی کوردی ناوەکی ئەزنەبی بیانی لێ بنێم ئەم لەو شتە زۆر پێم سەیر و تێی ناگەم یعنی بابێم ناوەکی کوردی لێ بنێم یعنی بابێم وشەکی کوردی خۆم بناسێنم یعنی ساڵی پار ئافرەتێکی پۆلۆنی لێبوو لە فستیڤاڵەکەی بە ئەڵمانی گوتی ڤاس بدۆیتت ڕێ ڕێ مانای چییە دەمەک باسم دوی کرد گوتی زێشون زۆر جوانە
بەڕاستی پێم جوانە يعني ئەوانی کە مثلا دەڵێ فستیڤال القاهرة الدولية للسينما العربية يعني هەر شتێک فستیڤال نازانم چی ئەم بەڕاستی گوتم بە يعني دەزانین چێ شمولیتر دەبی ڕەنگا و ڕەنگتر دەبی ئەگەم ناوی لە بنێ فستیڤاڵی فیلمی کوردی هەولێر لە بۆ نمونە ئینتەرناشنڵ يعني هەر شتێک لەو بابەتانە ناوی لێ بنێ يعني زۆرتر بەڕێم تەست چی دەکەمەوە تەسک يعني لە ناو لۆلەی دەگەڕێم با بۆ یەکەش بێتە ناوی با ئەوانی کەش بێن با خاصەنی و وەشەنیش بێنە ناوی بە هەر هەمویان بێن ببیتە پێگەشی زۆر جوان لە بۆ ئایندە ئەمنە و هافکر دەکەمەوە هیوادارم توانی بێتم ینی شتێک ینی من هەر ئێستا لەگەڵ ئەو بەرنامەی بەڕێستانە کە بتەوێ هەر شارەی هەر ساڵەی بیبەی بۆ جەیەک بۆ جوانە یعنی ڕێ گونجاوە لەگەڵ ئەو پرۆگرامەیە ئەوەیە کە تۆ بەردەوام لەسەر ڕێیت لە ڕۆشتنیت ئەوە جوانە سەبارەت بە زمانی کوردی ئەلبەتە لەوەیە بەڕێز شتان ئاگاتان لێبێ و من بۆ خۆشم هەر لەم پێگەیەوە زۆردا کۆچی لەوە ئەەکەم و بەردەوامیش هەوڵەدەم لە بەرنامەکەیە هەوڵدەم وشەی کوردی پەتی تەنانەت ئەو وشانە بدۆزمەوە ئەیتر لە هەرچ دەڤەر و کون و کەلەبەر و گوندێکی کوردستان نابێت وشەکە لە بری ئەوەی بەرە و مەرگ بچێ و لە ناوچێت من هەوڵەدەم زیینوی کەمەوە بۆ نمونە تا ئێستا مەسەلەن هەنێ لە برادران ئەڵێن ئێدت یا هەنەکەڵێن مۆنتاج من ئەڵێم چنین چونکە چنین و ڕستن خەریکە ئەو پیشەیە وەکو کەلتوری کوردی نامێنێت چونکە بۆ ئەمڕۆ پیشەسازی نوێ هاتۆتە ئاراوە خەریکە ئەو پیشەیە نامێنێت زۆر شتمانەیە یعنی بەرەو لە ناوچوونە چێنجا بۆ ئێمە ئەو شانە زیینو نەکەینەوە ئەمە بۆنەوە لەوێت چنین بەکارێنم هەر فەرهەنگۆچێکی بچووکم دروست کردووە لای خۆم لەوەیە لە ماوەیەکی کەمە و فەرهەنگۆکە هەر لە فلیمسازان بەردەوام دای بگرم بۆ ئەوی ببێ بە ڕێسایەک بۆ وەکو لە بەردەستی زۆربەی فلیمسازان بێ ئەو شە کوردیانە بەکاربێنم بەڵێ ئەبوویستە قسێ بکەی فەرمانێک ینی یەک لەو پیاوە جوانانەی کە سلێمانی برادری خۆمان مامۆستا ئازاد سەوزە طبعاً ئەو زۆر داکۆچی دەکات لەسەر گۆڕینی دەستەواژە سینەماییەکان لە بۆ کوردی ئەوجا زۆر زار دەبووە پێکەنین لە نێوانمانیانی مەسەرەن بە دەگوت دزەنیگا نەزانم بەرزەنیگا نزمەنی ینی بەڕاستی دەستخۆشی لێ دەکەم هیوادارم بتوانانی نازانم ئەو ئێستا لەگەڵمان لەژێ لێمانەیان نا بەڵام بتوانانی نامیرکەک دروست بکە لەسەر ئەو بابەتەی هەمومان سوودی لێ ببینی زۆر زۆر باشە بەڵێ ئەجا من مەبەستەکەم لەوەیە مەسەلەن بۆ بڵێن عادەسە بۆ نەڵێن گلێنە بڵێ گلێنەی چاو بۆ نەڵێن گلێنە لە جیاتی عادەسە ئێتر لە زۆر شتیکەیەوەی تریشە با بڵێن کاڵێن لۆگلاین بۆ نەڵێن چکلێتە نامە کە ڕۆژگارێک نامە دروستە کراوەکو بە قەت چکلێتێک بووە نێرە نامەکە پەیامە لۆگلاینش ئەوەیە یعنی مەبەستی لەوەیە تۆ ئەو دێڕە سەرەکیە بڵیت کە مەبەستە پەیامەکەی تایە جا مەبەستەکەم لە چی بوو زیین و کردنەوەی ئەو شانەیە بۆ نمونە بۆ ئەو پردەی ئەو شیشەی کە ڕووناکی لەسەردانیت من وشەیەکی کوردی زۆر پەتی هەیە زۆر کەم کەس بیستوێتی چاتۆڵ کۆچەریەکان بەکارێننەوە نییە دەوار دانێن ڕەشماڵدانێن کە ئاوا دایانن دارێک لە بەی نایە لەسەری ئەنیشێت ئەو دارە پێڵێن چاتۆڵ ئەو دارە زۆربەی جار چرایان پێوە کردووە ئەو دەرەنجامی فیلمەکەی قەرەزە ناوە لە 82 کە لە دەرەوە بووم چوینە لە بناری قەندیل چوینە لای کۆچەریەکەوە نێ کۆچەریەکان ئیترەوە نییە نانی هینیانە کرد نانی سەرسێڵ ئیتر نانی سێڵ و ماستیان ناپێمان و دایکەکە وتی نازان بڕۆ چی بێنە کچەکەی وتی لەکوێ وتی بە چاتۆڵەکەەوەیدایە سەیرم کە بزانام چاتۆڵ چییە سەیرم کردە و دارە بوو نەماوە ئەی بۆ ئێمە نەیهێنین بۆ ڕووناکی بەکاری بێنین بۆ پردی ڕووناکێ بۆ شیشەی کە ڕووناکیەکانی پێ هەڵەواسرێت هەم ئەمێنێتەوە
وشەکەمان زین و کردەوە و لە هەمان کاتشە تەوزیفی خۆیەکرێ. کاکە میرجانێمە لەگەڵ جینۆسایدی ئەنفالە بەس مرۆڤەکانمان لە ناو نەچوون، مرۆڤەکانمان نەبوون بە قوربانی، بە مەلاین وشەی کوردی لەو دیانە لە ناو چوون، بە مەلاین کەرەسەی کە لە پور و ئیتر دێرینی میلەتەکەمان لە ناو چوون، مێژوومان تیا چوون. ئەمانە هەمووی پێویستی بە زین و کردنەوەیە. ئەگەر دەسەڵات نەیکات ئەبێ من و تۆ بیکەین. ئێستا لە هەولێر ئەم فستیڤالە ناکرێ، ئەبێ کەسێکی تۆ وەکو بەڕێستان و فلیم سازەکانی هەولێر هەموو بێن لەگەڵ تۆیە خەمخۆر بن و دروستی بکەن. زمانی کوردیمان کرد، با لەسەر زمانی کوردی لاچین بینە سەر بابەتێکی کە کاکە میر سەبارەت بە فستیڤالەکە ڕێساتان چییە؟ ئەمە ڕێساش بەرامبەر بە دەستور بەکاردێ، ڕێساتان چییە کە بۆ ئەو فیلمانەی کە وەرەگیرن؟ ڕاستیەکەی پێشی مانگونی وەک ئاگداریەکەمان بڵاو کردەوە بڵێن، لە ئاگداریەکە هەر ئەوەندەیە زۆر ئەنی ئەستەم نییە، خاڵەکانی زۆر ئاسانن، تەنها ئەوەی کە کەسێک فلم ساز بی و مەسەلەن فیلمەکەی لە 30 خولەک تێنەپەڕێ، چکە فستیڤالەکەی کورتە فیلمە بۆ نمونە تانە یان تەشەر لە هیچ ئایدیایەک لە هیچ یعنی نەبینە هۆکاری ئەوەی کەسێک فیلمێک بنێرێت دژی سوزانم هەر ئایدیایەک بێت، ئەمە ڕەتی دەکەینەوە فیلمی ئەوها. جگە لەوەش سەبتایتلی هەبی و کارەکە شیاوی فستیڤال بی و هەر ئەوەندەیە، ینی زۆر نییە خاڵەکانی کە مەرجی وەرگرتنی فیلم و طبعاً بێگومان ئەوەشمان دانای وەکو ئیمەیل و ژمارەش کە بتوانن بە ئاسانی فیلمەکانیان بنێرن. وەکو تریش یعنی لایەنە چی دیکە لایەنە کوالەتیەکەیە، بۆ نمونە تۆ بتەوێت ساڵ بە ساڵ کوالەتی بەرز دەبێتەوە مەسەلەن، ئەوەش زۆر گرنگە. ساڵی بەرهەمهێنانیش کەمە کراوە وەک پار، ساڵی پار هەر هیچ قیاسێک دامان نەنا کە ساڵێک بەرهەمات بێ، ئەم ساڵ لە 20ەوە لە بۆ 25، چونکە دڵنیام لە بارودۆخەکی ئەوهای کوردستان کەمتر بەرهەم دروست دەکرێت. کەسانێکی لەوانێ بە 2 ساڵ 3 ساڵ بەرهەمێک دروستکەن، جا وتم با دەرفەت هەبێ هەر کەسێک بێوێ بەشداری بکات، نەک زۆربەی فستیڤالەکان 2 ساڵ دادەنێن. یعنی پێم وایە کورتە، هەر نا لە بۆ هەرێمەکەی خۆمان کورتە ماوەکە، چونکە دەرفەت نییە، پارە نییە، ئیمکانیات زەعیفە، برادەران کەمتر دەپەرژێنە سەر دروستکردنی فیلم، زۆرتر خەریکی ژیان و نان و پەیداکردن و ئەو بابەتانەنە. لەبەر ئەوە کوتم با 5 ساڵ بی مەودایەکەی زۆرتر بی. ئەوەی خاڵەکان زۆر ینی زەحمەتی تێدا نییە، یعنی وەک ئەوە نییە بڵێ دەبێ ئیلا مەسەلەن لەسەر لایەنی مرۆیی بی یان ئیلا لەسەر دایک، ئەوە چونکە زۆر حەسری دەکا، ینی بازنەکە تەسک دەکا، هەموو کەس پێی ناکرێ بەشداری بکە. هەر یەک لەو گرفتانەی کە چەند برادەرێک نامەی لە بۆم نارد، گوتیان یعنی کاتەکە بیکە 30 خولەک باشترە، چکە فیلم هەیە تا 25 و 30 و ئەوانە هەیە، چکە سەرەتا تا 20 خولەک بوو، ئیتر ڕاگەیان نەچی کەمان کرد، وتمان تا 30 خولەکیش ئەتوانن بلێرن. ئیتر دەرگا کراوە بۆ باوەڕکەم زیاد لە 15 فیلم ینی لە سەروی 20 هاتن. پێم خۆشتر بوو بەڕاستیەکەی، چونکە لە بەرسی دەرفەت نەدەین، ینی ئێمە کارەکە هەر دەکەین دەرفەت بدەین خەڵکی زیاتر باشترە بڕێین. بەڵێ دەستان خۆش بێت. کاکە میر ئەم پرۆسەیە پار ئێوە دەستان پێکرد، پار چۆن بۆ ئەم بیرۆکەی و بە خەیاڵ داهات و ویستت بیکەی؟ ڕێژێکی گەورەیە و قورسە و بە تایبەت لە ئەڵمانیاش. بڵێ بەڕاستیکەی
لە ئەڵمانیا هەر زۆر یعنی لە دەرەوە برادرانی ئەوەی لە دەرەوە کاری ئەوها دەکەن دەزانن دەبی ساڵێک زووتر مشهوری ئەوەی بخۆی کە هۆڵ ئامادەکەی زۆر یعنی زۆر ئێرە بە وڵاتی بیرۆکراتی دادەندرێت زۆر بیرۆکراتیە زۆر شت دەبی زوو ئامادەی لێ بکەیت بەس بەڕاستی من وام نەکرد من کەسێکی وەهام نازم سروشتم ئەوهایە شتێک کە لە مێشکم کۆتایی هات بڕیار دەم بیکەم ینی لە مێشکم ئەوەی دەکەم ینی ئەلف و بای لە بۆ دەکەم تا یا ئەی کوڵێنی بەڵێ لە مێشکای کوڵێنی تا پێگات بڵێ جا ڕێکخراوەک ئەو کات لەگەڵیان کارم دەکرد ناوی ڕێکخراوی کوردانی دوورن بوو وتیان چ بکەین باشایەکە منیش ڕاستەکە لە مێش بوو ئەو لە خیاڵم بوو بەس گوتم وەرن بە دیدارێکی فیلمی کوردی بکەین وتیان دیدار چییە ینی ئەوان ئیشتی ئەوانە ناکەن ینی لەو بابەتانە سەر دەرناکەن زوتم ئەمە دەیکەین مثلا بخۆم ئەزمونێکی زۆرم هەیە لەو بوارەی ینی زیاد لە 35 ساڵ و بای ئەوە 300 سینەما کاردەناسین و ئەو بابەتانە و لێتر ئەنگاوەکە بڕیارمان لێیدا و ڕاگەیان نەکمان کرد و خۆشبەختانە زۆر فیلم هات بەڕاستی ئێتر لەو زۆر فیلمە 23 فیلممان هەڵبژارد کە شایستەی ئەوە بوون کە پیشانی بینەر بدەین چونکە ئێرە هەستیاریەکی زیاتری تێدا لۆ هەندێک بابەت لە بۆ نمونە هەندێک بابەت هەیە هەر قەدەغێ لێرە مەسەلەی چەک و یعنی منداڵ و کەمە لەو بابەتانە زۆر بە وەچی دەڵێن بە ئاگاییەوە ئەسوکەوت دەکەن لەبەرەوەی کە تووشی ئەو بابەتانە چکۆ عادەتەن لە شوێنی ئەوها منداڵیش دێ گەورەش دێ هەرزەکاریش دێ ینی تێکەڵەیەکە لە بن کۆنتترۆلی کەس نییە ئیدی دەستمان پێ کرد و تەبعاان لە فیستیڤالەکە 3 ڕۆژی خایاند با لێرەوە سوپاسێکی زۆر تایبەت لە کاک ئالان هەمووان بکەم کە لە بەریتانیاوە لەسەر ئەرچی خۆی هاتە ئەڵمانیا 3 ڕۆژی ژمایەوە هەر لەسەر ئەرچی خۆی چکە ئیمکانێتمان نەبوو سمینارێکی پێشکەش کرد ڕۆژی سێمی فیستیڤالەکە لێرەوە چاوی ماز دەکەم دەستخۆشی لێ دەکەم هیوام وایە نمونەی وەچی کاک ئالان زۆر بن ئەوانەی کە عشقی سینەمان هەیە ئەوانەی کە لە خۆیان دەبورن ئەوانە گرنگە کە تو لە خۆت بوریت باوەڕ بکات چەند کەسێک توانن ئیشی زۆر گەورە بکەن ئەگەر لە خۆ بوردەیی هەبوو ئەیتر لەو فستیڤالە خەڵکی زۆر جوانی لێبوو بەڕاستی ڕۆژی کۆتایی کە خەڵاتەکانیش دابەشکران قەناعەتکە نیو سعاتێک هەر خەڵکەکە ماوە دەیگوت کەی شتەشی وا دەکەن زارێکیکە زۆریان پێخۆش بوو هەرچەند دەشکرێی ئەوەی کەش دەکرێ فیستیڤاڵی کە دەکرێ بەس زۆریان پێخۆش بوو و فیلمەکانیش زۆر هەمەڕەنگ بوو یعنی فیلمی تێدا بوو لەسەر منداڵ لەسەر مەسلەی گرفتەکانی ئەوەی داعش دروستی کرد بەسەر خوشکوبرا ئازیزە یەزیدیەکانمان فیلمی تێدا بوو لەسەر حتا ئەوەشی تێدا و مەسەلەن ڕای جیاواز کە لەمڕۆدا هەندێک کەسێ زۆرە ڕایەکی دیکەیان هەیە بە پێچەوانەی ئاراستەی گشتی یعنی هەندێک خەتی تایبەت هەیە ئەو بابەتانەشی تێدا بوو لە ئێستاش دەنێتەوە هەمووی باس بکەم بەڕاستی ئیتر لەو فیستیڤالە 7 خەڵات پێشکەشکرا سواریش دویان خەڵاتی دادوەری بوون دووشیان خەڵاتی ڕێ کە ئەو ساڵیش 2 خەڵاتمان هەر دەبی کە فستیڤاڵی ڕێ وەکو خۆی دەیدات پەیوەندی بەوە نییە کە باشترین فیلمە یان خراپترینە یان چیە چینیە ڕێ 2 خەڵات دەداتە 2 کەس شایستە یانەوە تا ڕۆڵیان هەبی لە سینەما لە دەستگرتن یعنی دەستمانێ گرتبی هەوڵی دابی یارمەتیمان بدا ئەوانە شایستەنەکە ئەمە خەڵاتی پێشکەش بکەین بەڵێ دەستان خۆش بێ باشە پرسیارێکی کەم سەبارەت بە هۆڵی نمایش لەوێ پار
لە ئەڵمانیا چۆن دابینتان کرد هۆڵەکە چەند پارەیان ویست بە یارمەتی بوو چۆن بوو هۆڵگرتن لە ئەڵمانیا پرۆسەی باوەڕ کە زۆر زۆر زەحمەتە یعنی منت بۆیە پرسیارەکەکەم چۆنزانم کێشەکەی چۆنە ئەمن بە خەیاڵی خۆم هەر کوردستانە توانم هەفتێک زووتر بڕۆم سلااوک لە فامیلی مۆل بکەم سلااوک لە یەک لەو هۆڵانە بکەم و بۆ پاش هەفتەیەش کە بیگرم یان 2 هەفتێکە ئەمە ڕاستیەکەی کە چوومە ناو پرۆسەی هۆڵ هەندێک جار ڕەشبینی ینی دەمی گرتم گوت نەکە نەتوانم نەوەک سەرکەوتو نەبم من شەو ڕۆژ لەو خەیاڵە بووم لە کۆتاییدا پیاوێکی جوان هەیە لە کۆڵن گوتی وەرن هۆڵێک هەیە تەمان هۆڵەکە هۆڵی سینەما نییە 100% بەڵام شوێنێکی زۆر باش بوو یعنی وەک بڵێ لە خنکان دەربازمانی کرد دەستمانی ڕاکێشە کاگنوورە ناوی لێرەوە سوپاسی دەکەم دەستمانی ڕاکێشا و پارێکی زۆر کەمیش بەڕاستی یعنی هەر ڕەمزی جاشتەی دیکەشە بوو لە فستیڤالەکەی هیوادارم بتوانین لەوەی هەولێریش یان برادرانیش بابیکەن بۆکسی بڵین سندوقی یان هەگبەی لێرە پێی دەڵێن شپێندا بڵین هاوکاری بەڵێ بۆکسێک دادەنی بڵین ئەوگدادنی کەسانێک هەیە بتوانن ئەوەی لە توانایدا هەبی شتێک فڕە بداتە ناو ئەوە کە ناوی چیە بۆکسەکە ئەو دیارەک پێشکەشکە هیوا هەیە لەوانەیە ئیمکانیەتی بشتێکی باش پێشکەش بکە دەستی ئەو خەڵکە دەگری ئەوانەی کە بە ئیشەکە هەستانە کە هەست بکە خەڵکێک لە پشتی ڕادەوەستی ڕەنگە پارەکە زۆر نەبی هەتا ئەوەی باشە هەر زۆر کەیفمان پێهات بەڕاستی زۆر نەبوو کەیفمان پێهات هەندێک کەلێنمان پێی پڕ کردەوە چکە ئیشی چاپەکەمان بە قەرت کرده بوو ڕاستیەکەی باش بوو 2 پیاوی زۆر جوان کە هەردووچیان ناوین کاک ئاواتە ئەوانە هەردووچیان پەیوەندیان کرد لە خۆڕا بێەوەی کەس پێیان بڵێ وتیان چاپە مەنیەکە دەگرینە ئەستۆی خۆمان وابزان 50 ڕۆژیان هەر زیاتردا زانیان ینی ئیشەکە زۆر بە پاچی دەیکەین لە ئەوەی دومیش کە لە هەولێر دەگرێ هەر بە پاچی دەیکەین دەستمانیان گرت و لە پێشەوەی هۆڵەکە دادەنیشتن و لە سمینارەکەش ئامادە بوون سڵاو لەوانیشیانی هەرچی هاوکاری کرد دەستخۆشی لێ دەکەین بەڕاستی پرسیارێکی کە ئەمەیان با بڵین لەسەر ئەو کێشەیە کە ئێستا ئەمڕۆ ئەو قەیرانەی کە سینەمای کوردی تێکەوتووە سینەمای کوردی بۆ نمونە منە مجارێک باسیەوە کە بەڵێم ئەبێ سینەمای کوردی فلیم سازانی کوردی پشت بەخۆیان ببەستن بە دەرەجەیەک لە ڕووی ئەوە هیچ توانای هوەری ئەوە پشت بەخۆیانە بەستن بەڵام لە ڕووی بەرهەمهێنانی شەوە هەوڵدەن با بڵێن کۆڵەگەی سەرەکی پشت بەخۆیان ببەستن چونکە گەر چاوەڕێی وەزارەتی ڕۆشنبیری بکەن ئەوە پارە نییە چاوەڕێی حزبەکان بکەن ئەوە مەسەلەن لە ماوەی هەڵبژاردن کرام و پارە لە هەڵبژاردن سەرفکرا و کەسیان پارەیان نییە ئەی خەڵکیش بێ موچەیە خەڵکیش بێ وەزع خەڵکیش کێشەکانی گەورەترە بێت یعنی کاکە میر ئەمە حەقیقەتێکە ئەمە هاوکێشەیەکە کە موچە نەبوو کێشە لە ناو کۆمەلگایە گەورەترە بێتەوە قەبەترە بێتەوە ئیتر لە هەموو لایەکەوە کێشە دروستە بێت چی لە کێشەی ڕەوشتا چی لە کێشەی خۆکوشتنە چی لە کێشەی لە برسا مردنە ئیتر لە زۆر چەمچیترە تەنانەت لە ڕێلادانە بێت پەروەردە سەقەتە بێت ئیتر زۆر بواریکە ئەمە هەمووی ئەگەڕێتەوە بۆی کە تۆ کە موچە نەبوویان کە ئابووری داتەپی کاریگەری لەسەر هەموو چەمکەکانی ترە بێت ئەلم کاتەیە کە ئەوە دروستە بێت زۆر پێویستە شانۆکاران فلیم سازان ئەدیبان ڕۆشنبیران بە هەموو هەڵمەتێ بکەن بۆی ئەو چەمکە ساخکەنەوە ئەو چەمکە میلەت لەو قەیرانە ڕزگارکەن و بابەتەکان لەسەر و بابەتە لەسەرەوانە بێت ئەی باشە فلیم سازەگەر لەو کاتەیە بڵێ من ناتوانم فلیم بکەم چونکە پارە نییە سپۆنسەر نییە با بڵێن بۆ سپۆنسەر کورد پشتیوانیمانەیە
پشتیوانی بەکار نایەنی سپۆنسەر بەکارێ بڵێ پشتیوانیم نییە چۆن بیکەم ئەمە کێشەکەیە کەواتە تۆ لات لە قەیرانەکە نەکردەوە لەبەر پارە لە کاتێکە میلەت ئێستا پێویستی پێیەتی بۆیە من ئەڵێم ئەبێ هونەرمەندان فلیم سازان ڕۆشن بیران بیر لەوە بکەنەوە لەم قۆناغەیە بە مایکرۆ بەجەت کەمترین تێچوو ئیشەکانیان ئەنجامدن بەرهەمەکانیان بەبەر بێنن نابێ ئاوا بۆسن اینجا بۆ نمونە فیستیڤاڵی فلیمسازیش نەک هەر ئەوەیە بەرهەم بە دنیا بگەێنێت نەک هەر ئەوەیە کە هونەرمەندەکان لە یەک کۆکاتەوە فلیمسازان و ڕۆشنبیریان لە یەکتری کۆبکاتەوە بۆی لە یەکتری تێبگەن لە هەمان کاتشە زۆربەی جار بۆ بینینی فیلمەکان کێ دێن خەڵکی گشتی دێن خەڵکی گشتی دێن چونکە لەوێ بە پلید نییە خەڵکی گشتی دێ فیلمەکە بینێ بکەواتە و لەو کاتەیە سوودمەند دەبێ لەو کاتەیە ما بێتە کەرنەڤاڵێک کە بێتە سروتێکی فلیمسازی وەکو جەژنێکە خەڵکێکی زۆر دێنە پێشەوە بێن نەر بۆی هونەرمەندەکان ببینن بێن بۆ ئەوەی ئەو بۆنەیە ببینن بۆ ئەو سروتە دێن ئەمە لێرە فیستیڤاڵ زۆر پێویستە اینجا کە پێویستە ئەگەر بە مایکرۆ بەجەت وەکو بەڕێستان دەستان داوەتێ ئەویش بە مایکرۆ بەجەت بکرێ کەواتە لێرە فلیمسازان هونەرمەندان ئەو ئەرکەی لەسەر شانیانە پشتیان نەکردە بینەر هەوڵیاندا بینەر پەلچێشکەن ڕایکێشن بۆ ناو هۆڵەکان جا من لێرە ئەمەیە باس پرسیاریەوە لێ بکەم ئایا بۆمەی کوردستانیش بۆ هەولێریش بە هەمان شێوە ئێوە بەو کەمترین تێچووە دەستان بۆ ئەم پرۆژە گەورەیە بردووە بڵێ بەس دەرکەت لەسەر کۆمەڵک شتی زۆر گرنگ کرد کامل لە بێژ بوو دەمەوێ قسەی لەسەر بکەم بەڕاستیەکەی یەک لەو بابەتانە ئەوە لێرە ئەبێ شت ژێری دەست خۆش بەڕاستی من لە بێژ بوو یعنی خەمم پێی دەخوارد بەڕاستی یعنی بۆ نمونە جاران ئەمە کە فیلممان دروست دەکرد جا درێژ کورد یان دوکەمەنتەری ئەوانە قەت بیرمان لەوە نەدەکردەوە بڵین با بڕۆین وێنەگرێک بینین لە بەغدا بهینین وێنەگر با فیلمەکەمان کوردێک مۆنتاژی نەکا نەزانم چی مۆنتاژی بکە نازانم چی بکەین چی نەکەین یعنی زۆر سەیرم پێ دێکە تایتلی یان بڵێن ناوەکانی هەر فیلمێک دەبینی کورتیان درێژ هەست دەکەی ئەو ئیشە ئی کوردی نییە یعنی هەست دەکەی کەسێکی دیکە هاتیە لایتی لە بۆت کردیە ڕووناچێکە کەسێکی دیکە مۆنتاژی کردیە کەسێکی دیکە و کەسێکی دیکە یان کەواتە ئەتوو دەگەڕێەوە بۆ نمونە سەرەتای سینەمای مسری ئەگەر تەماشا بکەی کۆمەڵک ناوی بیانی تێدایە باشە سەرەتای دەست پێکردمان لە فیلم ئەمە هەمومان بە بازووی خۆمان نازانم لە بەرچی خۆمان نەبین یەکەم جار کە تو ستافەکە هەر هەمووی بیانی بوو لە بنەوەژ نووسرا ئەمیر تەها دەرهێنان ینی باوەڕ ناکەم ئەو کەسە دەرهێنانی کردبی بەڕاستیەکەی ینی هەویرەکە لەلایەن کەسێکەوە شێلدرایە ئاردەکە لەلایەن کەسێکەوە کڕایە تەنورەکەش ئیبرادەرێکی عەرەب بووە نازانم چیش ئیبرادەرێکی فلان بووە نانەکەش چێ دەیخوا دەرهێنەرەکە دەیخوا بەڕای من ئەوە کارە ساتێکی زۆر گەورەیە یعنی ئەگەر ئێمە لە سەرەتای سینەما بواینە دەمگوت قەیناکە بەڵام ئەمە ئێستا لەو کوردستانەی ئەوە هەر بەشی سینەمای هەولێر لەوانەیە 6 یان هەتا 10 بەشی هەتا 10 وەجبە بڵین هەتا 10 کۆمەڵی ئەوەی دەرچواندیە سینەماکار و کامیرەوان و ڕووناچی کار و ئەوانە لە سلێمانی شەرەوها دەیانی دیکەش خۆڕسک دروست بووینە کە تا ئاستێکی باش ئیشەکان باش دەکەن زاوە بە زۆر لەسەری نەڕۆ چکە لەوانەیە هەندێک کەس پێی دڵگران بی ئەوە پێم ناخۆشە بەڕاستی یعنی حەزم لێیە خۆمان بین یعنی ئەگەر من خۆم نەبووم یعنی ئەو کارەشی من نییە جا بگرشتی تریش هەیە ینی جێ ئەوە نییە ئێستا
باسی پیاوەکی زۆر جوان لە بۆ بکەم ناوی دکتۆر محەممەدە لە هەولێرێ قسەم لەگەڵی کرد گوتی ئەویش ئەوها بە هەمان شێوە لە بۆ ئەو فیستیڤاڵی هەولێر گوتی ئەمن چاپەمەنیەکان هەمووی دەگرمە ئەستۆی خۆ خاوەنی زۆر سپاسی دەستگایەکی ڕاگەیاندنە زۆر سوپاسی دەکەم لێرەوە بەهرەحاڵ بینە سەر کە بە بودجەی کەمت بڵین بە پارەی کەم ئێوەڵا هیچ جاران ئەمە زۆر لەگەر عەدنان ئیشم کرد عەدنان عوسمان و لەگەر کەریمۆک و لەگەر ئەو برادەرانە لێرەوە چاویان مازەکەم سڵاوم هەیە لە بۆیان من قەت ڕۆژێک ڕۆژان نەمان دەگۆ پارە مەسەلەن عەدنان دەیگۆ ئەو خەریکی کورتە فیلمە چیمە چ دەکەی دەمگوت چ دەکەیت چت دەوێ کامێرە دەمگوت بێڵە با بڕۆینیانی ئەو نەبوو بڵێ ئەسڵەن بە سیارەی خۆمان بە هەموو شتێکی خۆمان دەچوین ئەم تێناگەم یعنی فۆکس زۆر سەر پارە زۆر فۆکس لەسەر پارەیە بەداخەوە یعنی باوەڕ بکە ئەوەی ئەو شتەی بە پارێکی کەم دەکرێ عشقی زیاتر تێدایە لەوەی پارێکی زۆری تێدایە چکە هەر هەمووی دەکەویتە خەیاڵی ئەوەی بۆ ئەوەکەی من چەندە پاداشتەکەی من چەندە باوەڕ بکە بە لە دراما کاتی خۆی درامای بێسەر پەرشتانم کرد قەناعەت کە یەک نمونەت لە بۆ دەژێڕمەوە پێکەنینمان دێ یەک دیمەن هەبوو ئەکتەرێک هەبوو دەبواە بیکە بانگمان کرد یعنی دیمەنەکە هەمووی 6 دیالۆجی تێدا بوو قەناعەت کە هەر وام دەکرد بزر دەبوو یانی دەمگوت ئەوە دەمبۆتە بەڕێوەبەری بەرهەمەکەم لە چییە دەگوت ئەو تا لێرە دانیشتیە باشە لەبەرچی نایەتە ئێرە هاتە بنجم گوتی دەوێ بزانیت چەند وەردەگری گوتم بابا بەوەرە بابە خۆ قابلە یعنی قەرداری کەس نیناتە بە درێژایی تەمەنمان پارێت دەدەینێ و حەق خۆت دەبەی و ئەوە بەسکە گوتم مەسەلەن مەشهد دیمەنەکەت بە $100 یەکسەر هات لەوێ دانیشت یعنی ئۆکەی خۆ هەر کەسێک بەرامبەر شتی دەوێ بەس فکرت ذهنت لە ئیشەکە بی نەک لە پارەکە بی ئەگەر کەسەکە پارەتی لێ خوارد جارشکە توانیش لەگە نەکەی کە ناکرێ ئەو شتە ئیشیش دیارە ئەگەر پارەی وەرگرت بێ و پارەی هەبوو بێومانە ئەوەش دیارە پارەی وەرگرتووە لە و ئیشیش دیارە کە ئەکاکرێت سێرەکەی بە بودجەیەکی کەم بە یعنی تێچوویەکی کەمەکرێ و لەسەر گیرفانی خۆیانە ئەوەش دیارە ئیترە توانێ بیکەی میکە یان نەیکەی بیکە بڕۆ یارمەتی ئەمن دوو نمونەم هەیە من دوو زنجیرە درامام کردێ بێسەر پەرشتانم کردیە کە کوردستان تیڤیس ئەوەی کرد بڵێن هاوکاریەکەی کرد کە چوم سیناریۆکەم پێشکەش کرد گوتیان ئەوە چەند بەشە گوتم 10 بەشە تێم پارەکەی چەندە گوتم 3 دەفتەرە گوتیان 5 بەش بکە بە دەفتەرە کونی بەڵام کە ئەو بودجەکەی دا ئەو دەفتەرەک و 50 وەرەقەکە ئەمن 14 حەلەقەم پێی دروست کرد 14 بەش بەڵێ ئەمن نەک باسی خۆم بکەم دەڵێم با ئەوها بکەین لەبەرچی وە نەکەین یعنی لەبەرچی چاومان لەوە بیانی با زۆریش وە بزانام زۆریش لەسەر ڕۆیشتین بەس دەردەچی گەورەیە ئەوە دەردەچی ینی زۆر کارت تەسیری لێمان کردێ بەڕاستی عەزیەتمانیدایە بەڵێ کاک ئەمیرجان پرسیارێکی کامیش پێویستە وەکو فیستیڤاڵ تا چەند ماوەتان داناوە بۆ فیلمسازان فیلمیان بنێرن دوا سات دوا ڕۆژ کەیە دوا ڕۆژ 12 هەر ئەو ساڵەیە دوا کاتە یان لە بۆ وەرگرتنی فیلم ڕاشم بگەیان ڕۆژ لە فەیسبوک شتێکماندانە کە 9 ڕۆژ ماوە بەس ئێستا لە ئێستاڕە 5 ڕۆژ ماوە دوای ئەوە ناتوانین فیلم وەربگرین ئەگەر برادێک ئاگاداری کاتەکەی نەبوو فیلمێکی هەبوو 2 ڕۆژ 3 ڕۆژ تاخیر بوو 5 ڕۆژیش تاخیر بوو بەڵام نایخەینە ناو پێش بڕچێ بەڵێ میوان پیشانی دەدەین و لەسەر سەرمان بەڵێ سەرتان خۆش بەنسبەت ئەو وەرکشۆپەی یان با بڵێن ئەو ئەزمونەی کە ئێمە لەگەڵ ئەو فێرخوازانم لە کەرکووک کردم
کۆمەڵی فیلمیانەیە فیلمی مۆبایلە ئەتوانن بەشدار بن ئەگەر فیلمەکانیان بۆتان بنێرم یان ئەتوانن حەقلێکیان بۆ بکەنەوە لایەکیان بۆ بکەنەوە کامە سەر بە وەرکشوپە شۆپە بووە بۆ خولە بووە و بەشدار بێت شتێکی واتوانرێ بکرێت بزانام کۆنتاکشمان هەبوو پەیوەندیمان کردە من زۆرم پێخۆشە چونکە ئەوانە پێم وا بێ هەر هەمویان یەکەم جاریانە کە دەستیان دایکە فیلم بەڵێ ئەگەر چەندانێک لەوانە هەڵبژێرین لە گۆشەیەک پیشانی بدەین هەر لە ناو فستیڤالەکە پێم وایە دەبیتە هاندانێکی باش تا بتوانن فیلمی دووەمیشان دروستکەن با بە مۆبایلیش بگرفت نییە بەڵێ زۆر سپاسدانەکەم بەس ئەوەی ئەتوانن بڵێن ئەمە گۆشەی فیلمی مۆبایل و ئەو وەرکشۆپە ئەوە ئەکرێت یانیان خۆتان ناوێکی لێنەوەیان پێیوەستە بە ئەی بەنسبەت فیلمەکانی تر مەسەلەی کوالەتی یا جۆری کامیرا SDMI یان چیتر ئەوانە لە ڕێسای وەرگرتنایە خۆی بە حکمیەوەی ئێستا زۆربەی هەرە زۆری کامیرەکان لە فولهادێ کەمتر نییە فول HD دەڕواتە 4K و ئەوانش ینی هەر فیلم سازێک کە فیلمەکەی خۆی دەخاتە ناو کۆمپیوتەرەکەی پێی خۆشە باشترین کوالەتی دەربکە هەر برادەرێک کە فیلمەکەی دەنێری لە بۆ هەر فیستیڤالێک پێی خۆشە تا پێی بکرێ بەرزترین کوالەتیەکەی لە بۆ بنێری لەو لایەنە هیچ گرفتمان نییە ئەو فیلمانەی هاتین بەڕاستی 190یان کوالەتیان بۆچی برادرە ڕۆژهەڵاتەکان فەوق العادە جوانە و ینی وەک دەڵێن 4K زۆر شتی نازدارە ینی بە تایبەتی زۆربیان ئێستا بە ئارێ و بە سۆنی بکە زۆر کوالەتی بەهێزە دروستی دەکەن خۆشبەختانە هەمووی کوالەتی باشە تەنها دوو فیلم نەبی کە هاتیە ئەوەش بەڕاستیەکەی ینی لە بۆ ئەو برادرانەش نانێرین کە بش بیندرێ پێویست ناکات چکە ئاستی ئەوە نەبوو باش نییە هەم کوالەتی هەم لە ڕووی چیرۆک و ئەو بابەتانە بەڵێ کاکە میر من لای خۆمەوە تا ڕادەیەک هیچ پرسیارێکم نەما چونکە ئێمە باسی فیستیڤالەکەین هەر ئەوەنە هەڵەگرێت ئەگەر بەڕێستان شتێکی کەتانەیە پێشنیارێکی کە بۆ فیلم سازان بۆی بەشداری فیستیڤالەکە بکەن یان سەرنجێک بۆ چوونێک ئاگاداریەک ڕێنماییەک فەرموو لە خزمەتای بەڵێ خۆشەویستی ئەمن ڕاستیەکەی دروشمەکەمان هەیە لەو فیستیڤاڵێ دروشمەکەمان ویستم هەر لە ڕووی زمانەوانیشەوە تێکەڵیەکی بکەم دروشمەکە ئەوەیە ڕێن خەڵاتەکان لۆ شایستەکان نەک بۆ برادران جا ئەوە ڕاستیەکەی بە 100% پشتیوان بە خودا و برادر جوانەکان جێبەجێ دەکەین جا هیوام وایە و برادرانی کە فیلمیان هەیە دوودڵ نەبن فیلمەکانیان بنێرن کە دڵنیام سەتا نیوەی زیاتری فیلمی خۆی نانێرێ لەبەر ئەوەی نەک چەند حالەت هەر زۆر حالەتی وا ڕوویدایە کە ینی کەسی ڕازگۆ بێز دەکا قێز دەکا لەو شتانە نمونەشمان زۆرە هەر ئەمن بەخۆم لە ناو فیستیڤاڵی ئاڵای زێڕین بووم ینی غەدرێکی گەورە لە فیلمەکەی من کرا باوەڕ بکە هەموو هەوڵەکە هاواریان دەکرد ئەمە سەر خەڵاتەکە دانرا بوو هەر بە خۆشم مۆنتاژیاوانم کردبوو خۆشبەختان لە ناوی بووم دەمزانی ینی سڕ ڕوویدایە مەسەلەن کاندید دەکرا لە بۆ خەڵاتی سیناری و لە بۆ خەڵاتی ئەکتەر لە بۆ خەڵاتی ئەوە نەشیان دەدای هەموو خەڵکەکەی ناو هۆڵەکەی هاواریان دەکرد جوانترین مردن جا ئەوە نمونەچی خۆما من تێمپەڕاندیە تێپەڕی ئەو بابەتە بەڵام با هەوڵ بدەین کەمێک لا ئەو لایەنانە ئەوە بکەین پاککەینەوە بە باش بڵین باش بە خراپ بڵین خراپ نازام لەبەرچی یانی ئەو برادرایەتە لەبەرچی بیکەین ینی ئاخر هەمومان سینەماکارین هەمومان فیلمەکان باش دەبینین
زین لە ڕووی کامیراوە چییە لە ڕووی نواندنەوە چییە هەمومان تێی دەگەین ینی ئەوچی سلێمانی خۆشەویستم لە بۆیان ڕێ خۆڵە کاتە چاوم یان کاکە خۆڵ مەکە چاویان بە باشەکە بڵێ باش تا ئەو مرۆڤ هان بدرێ شتێکی زۆر جوانتر دروست بکە لێرەوە خۆشەویستیم لە بۆ بەڕێست و هەموو ئەوانەی بینەرمان بوون ئەگەر ناوەکان ئەوە نەکەم سپاسیان بکەم کاک سۆران بۆ بزانم کاک ڕزگار کاک ئاکۆ ئەوانی کەش ئەگەر عەفوم بکەن یانی چکە لە بەرچاوی من نییە سپاسیان دەکەم سپاسی بەشدار بوونیان دەکەم هەر پرسیارێکیشان هەبی ئەم لێرەم لە خزمەتیاندا زۆر زۆر سپاس دەکەین کاک ئەمیرجان ئیتر هەر پێشترش دەرگا واڵا بۆ گە برادێک پرسیارێکی وایە ئەمتوانی ئاراستەی بەڕێستانی بکەم بەڵام ئەلبەتە دیارە هیچ پرسیارێک نەبوو چونکە ئەو خاڵانەی کە مەبەست بوو لە سەر فیستیڤالەکە باسمان کرد باسمان لێوە کرد منیش لەگەڵەوە بۆ چوونەی بەڕێستم خەڵات بۆ کەسی شایستە بێت نەک بۆ برادەر چونکە ئەمە یەکێکە لە کێشەکان من بۆ خۆم لای خۆم وەکو بڕیارێکم ماوە نامەوێت بچمە بەر ئەو بەرپرسیارەتە لە هیچ فستیڤالێکە ئەگەر بمکەن بە لێژنەی ژووری با بڵێن دادوەری کە من بڕیار لەسەر باشترین فیلم بەم یان باشترین شانۆ نامەوێت حەز ناکەم چونکە لە فستیڤالێکە تووشی ئەو کێشەیە بوو با بڵێن گروپێنەیان کرد کۆمەڵێک کە زۆر شارەزای بوارەکەش نەبوون هەر لە ناو ئەو دەستەیی کە دانرابووین وەکو دادوەر ئەوان هەوڵیان نا بەلای برادەرێکا بیبەن ئەو برادەرە خەڵاتی وەرگرت ئیتر نازانم هەر ئەو کاتەش و برادەرە لەو ئیشە لەو بوارەیە ئیشی کردتر نەمبینیوەتەوە برادرانی تر خەڵاتیان وەرنەگرت کە شایستەش بوون هەتا ئێستاش بەردەوام منەوان بۆ خەڵاتیشیان نەکرد هەر خزمەتی خۆیانەکەن ئەی بۆ ئەو برادەرە بەو برادەرە برادەرایەتیە خەڵاتێکیان ناپێی و ئیتر من لەوێ ویژدانی خۆم ئازاریەدا بۆیە ئەگەر فستیڤالێک بزانم لە ڕووی دادوەریەوە پاکە گەندەڵیتیانە ئامادەم بەڵام ناوێرم ئەوەیەکێکە لە کێشەکانم و ینی خۆمی لێ بە دوورەگرم کاکە میرجان لە کۆتایە من دەستخۆشی لە بەڕێستانەکەم و هاوڕیانە زۆر زۆر سپاس بۆ بەشداریتان بۆ گەرم و گوڕی بەخشین بە پێگەکەی خۆتان بەردەوامی ئێوە بەردەوامی بەم پێگەیا بەخشێت زۆر زۆر سپاسی هەموو لایەکتانەکەم کاکە میرجان زۆر زۆر سپاس دەستی بەڕێستان خۆش بێت هیوای سەر